سلااو لەم ویدیۆدا مۆدێکم بۆ هێناون ویش لەسەر کۆنسۆلی Xbox 360 بۆ جۆکەرکرا و جۆکەر نەکراو ئەویش لە یاری سکایریم The Elder Scrolls Skyrim مۆدەکە چ دەکاتن گۆڕانکاریی باش گەمەکەی دەکاتن بۆ من ئێستا و دیمەنانە کۆ سەیرە و ژوجیانە بکە تاریکن و ڕەنجیان چۆمرەی جوان نییە بەدر نییە ناڕەنگەکان بەدر نییە ئەوەش خانی و کوخەکانی ناو خانیەکەی ناو ماڵپەکەی ناو گەمەکەی تەماشا و عاربانی بکەم گەمەکە بخۆی ئەو هاالەیە و شاچە و گیانەکە ئەو بەردە مۆدەکەش لۆمان دەکاتە ئەوە ئێستا زۆر جوانترە ئەو مۆدەستەکە ئەو مۆدە بە گشتی ڕەنجی گژوجیا و درەختەکان و ئاو خانووەکان باشتر دەکات ڕەنجیان دەداتێ تێڕەن دەکات تێڕەن کوورێ تەماشاکە پێشتر ڕەنجیان ئەوها نەبوو کوورێ مردبوو شا عارەبانێکە مۆدەکە ئەوان دەیە بەس ئەوم ناوچەی نییە تەواوی ماپەکەیە ئەنی هەموو ئەو جوجیا و ئۆبجێکت و شتانەی کە لە مەتەوای ماپەکەدا هەیە ڕەنجیان لۆ زیاد دەکاتن ئەوەش ئاوەکەیە ئەگەر بخۆت ئەتاریکەت هەیە پێش ئەوەی مۆدەکەی داونلۆدکەی بکە سەر ئەوەی گەمەکە بزانەوە گرافیک و شتەکەی ئەوها لێیە یان دیمەنەکانی وەکوویە ئەوە ڕەنگە ژیا و شتەکانی ناوی یان ڕێگایەکە ئەوها لێیە یان دەی ڕەنجی سار سڕە ئەوەی بیلادێکە لەگەر گەمەکەی خۆت بەراوردی پێ بکە ئەگەر عەزت لێ بوو گەمەکەی ئەو مۆدەی دابنێ ئەگەر ژنا لێیگەڕێ ئەوە خۆت گەمەکە مشکلەی ناوی ئەو مۆدەلە بۆ هەردوو ئەوەی دەبیتن کۆنسۆلی Xbox 360 جۆکەر کراوی و جۆکەر نەکرای دەبیتن کوم مۆدەی دابنێ سەرەتا ئەو فۆلدەرەی لە لینکی داونلۆدی لە دیسکریپشنی ڤیدیۆکەیدا دەنێم ئەو فۆلدەرەی داونلۆدکە نایکە من ئەرشیفی ناکەم یارە هاڵەوە بیشت بە بەرنامەشتنەوەی بۆ بزانم مشکلەش نابیتن ئەو فۆلدەری داونلۆدکە ئەو فۆلدەر چیدایە ناوی کۆنتێنتە ناوشتی زمە گۆڕ دەستکاری مەکە کۆنتێنتە ئەوانەی تێدایە ئەوە مۆدەکەیە بگەڕینەوە چیت کات پێویستە پاش ئەوەی ئەو فایلە داونلۆد کرد ئەو فۆلدەرە داونلۆد کرد پێویست بە فلاش میمۆریەکە زاکیرەکەی لێک مۆدەکە بەخۆی چەند مێگابایتە دەمشایکی مۆدەکەی بکەین بزانین قیاس چەندە ئەوەی کە هەمووی فۆلدەری بەتارە بزانە بەس ئیشت پێیان دەبیتن مۆدەکە بەخۆی 804 کیلۆبایتە زۆر کەمە یعنی فلاشەکەت پێویستە ئەوجا هەر چەند گیگابایت بی فلاشەکە پێویستە فۆرمات کراویتن فۆرماتەکەی لە جۆری ئەوەی بیتن فات C2 بیتن ئەگەران لەسەر ئەتاری ناخینتەوە دەبیت چەند فۆرماتیکەی لەسەر ئەتاری ئەگەر فلاشتا بوو فات C2 نەبوو ویسکت فۆرماتی بکەی دەتانی لەسەر ئەتاری فۆرماتی بکەی لەشتانی لەسەر لاپتۆپ فۆرماتی بکەی لەسەر ئەوەی فۆرماتی بکەی لە ئەتاری فۆرماتی بکەی یەکسەر ئەوان ئەو فۆلدەرە لە دروست دەبیتن کۆنتێنت بەس نازم ئەوە دروست دەبیت یان ئەوە تاکی دروست نایە بەس ئەوانە نازام دروست دەبیاننا
ئەگە ئەوانە دروست نەبوو ئەوانە کۆپی بکە و ئەگە دروستیش بوو هیچ بەس پێ درێم چ بکەی. ئێستا ئەوە فلاشەکەمانە پاش ئەوی فلاشەکەت فۆرمات کرد لە جۆی فات 32 فات 32 ئەگەر هیچ تێدا نەبوو لە ئەکسبۆکس نەدابوو یعنی فۆلدەری کۆنتێنتی لۆ زیاد نەبوو بوو ئەو شتانەی تێدا نەبوو یەکسەر ئەوەی داگرە و کۆپی بکە و لەسەر ئەتارێکە داینێ پاستیکە بەس ئەمە ئەگەر هات بوو کۆنتێنت مەسەڵەن پێشتر ئیشت پێکرد بوو کۆنتێنتی تێدا بوو کۆنتێنت بڕۆ ناوی ئەوەی دانێ ئەو هیچ نەبوو ئەوەی دروست ئەوەی دانێ ئەوە ئەگەر ئەوە نەبوو دیسانەکە ئەوەی دانێ ئەگەر ئەوەی تێدا نەبوو دیسان دروستکە نا ڕاست کۆپی کە چکە هەمووی تێدایە ئەگەر ئەم برێم ئەگەر ئەوەی تێدا بوو کۆنتێنتی تێدا بوو ئەوەت هەبوو ئەوە جێگەمەکانە ڕاست ئەو دووقلەی کۆپیکە لە لێوێن دەردانێ لە ناو فۆلدەری ئەوە کۆنتێنت 0 ئەو دووقلەی لێوێ دانێ لەسەر فلاشەکەت ئەوە بەتارە بەس لە بۆ ئەوەیە بزانی کە ئەو ئایدیە ئەوەیە هی گەمەی سکایریمە بەتانی ئەو دوێ کۆپیکەی ئێستا ئێمە تەماشا بکە ئەو دووەمان هەیە فۆلدەرەکە کۆنتێنتمان تێدایە چی دەوێتن لێرە ڕادەست پێ دەکەین ئەو هادا ئەگەر فلاش میمۆریەکەت بەتارە فلاش میمۆریەکەت بەتارە و فۆرماتی فاتسید و یەکسەر جێوێ بگرێ و فڕە دەناوێ خلاص بڕاوە ئەو مۆدەکەماندانە و فلاشەکەش بەو جۆرەی دەربینە ئیجێکت ئەو جەبی خەسەر ئەتارێکت بڕۆ جێ ستۆرێجی ئەتاریەکەت لە چێندەرە لە بەشی سیتینگز ئێرانە سیستەم ستۆرێج ئەوە هی فلاشەکەمانە چ دەکەی دێ ناو فلاشەکەی گەیمز ئان ئاپس لێوێندەرە ئەوە مۆدەکەیە بڕۆ ناوی لۆ سێقڵە نازانە لۆ سێقڵە لۆ تێناگەم وەڵڵی ئەلمیم ئەتو یەقڵی کۆپی بکە کۆپی و بیکە سەر هارد درایڤەکەت ئەگەر لەسەر هاردەکەت ئەوەی تێدایە سکاریمی تێدا یەکسەر دەسەر جێی سکایریمەکەی یعنی ئەوە فەندە بەبێ ئەوەی هیچ پێویست ناکە بەرنامی ئەکسی بەکاربینی ئەو شتانە یەکسەر کۆپی ئێرێ بکە وەزەکە بتێت تەئەکید بیەوە ئەو شتانە و ئەو لە بۆ ئەو بوو کۆنسوڵانەی بێ جۆکەر نەکراینە ئەو ئێستا ئەوە مۆدەکە چۆن ناو ئەتارەکەی بڕۆسەر ئەتارەکەت و ئیش دەکاتن گۆڕانکاریەکان بۆ دەداتن بەس ئەگەر بتێ بە بەرنامی ئەکس بیکەی دەچێ ئێکوانە بڕۆ بەشی دیمۆیەکان بۆ بزوو بگەی ئەتارێکەت ئەو بەرنامەکەت جێی بەرنامەکان هەر ڤێژنەشی ئەکس هەوی ئیش پێ دەکرێتەوە من ڤێژن 1.2 بەکاردێنم ئەگەر نەشتان بوو ئەویش دوای لینکی ئەوی دادەنێم لە دیسکریپشن دادەنێم ئەویش دانانی ئاسانە و کۆنتێنت ئەو فلاشەکەتە USB 0 فلاشەکەتە HDD1 هاردی ئەتارێکەتە HDDX دەستکاری مەکاوە کۆمپاتەبلیتیە خینەوەی ئەو فۆلدەری خینەوەی ئەتاری کۆنەکانە ئەکسبۆکسە ئۆریجیناڵەکەیە ئەگەر ئەوەی ڕشکەوە یەک گەمە ئەکسبۆکسی ئۆریجینال ناخینەوە دەستکاری وەی نەکە بێت نوعک هەروەها ئەوەشیان بەشی فلاش ئەوە دەستکاری نەکەی سیستەمەکەتە USB 0 هاتینەوە USB 0 دەیەسەر کۆنتێنت 000 شازە سفڕەکە جێ ئەتارێکانە ناو ئێکوانە ئەو دوێ کۆپی بکە ئەو دووە نانە ئەوەیان کۆپی بکە ئەویان ئیش پێ دەبی هەتا ئەتارەکەی بناسیەوە هاردەکەم تێریا لە بەندی کۆپی ناکەم بڕۆنا ئەوەیان بڕنا ئەوەش ئەو مۆدەکەیە لە تاینی کوانەوە جێ بگری
یانەگە فۆلدەرت پێینە بۆ ڕاست دەیکوانە بە فۆلدەرەکەەوە کۆپی بکەی ئەم بەس ئەوەی دەینم کۆپی دەکەم دەچینە بەشی هاردەکەی خۆمان هالی ئەتارەکەی کۆنتنت 16 جێ ئەتارەکان گەمەکەی دەدینینەوە ئەوەت کۆپی کرد یەکسەر دەدینەوە ئەوەیان ئەوە ئێلسکرۆس ڤیسکاریمە بڕۆ ناوێ 002 ئەوە دانرایە ئەوەش مۆدەکە دانرا چکە پێشتر کۆپیمان کرد بە شێوەی فلاش ڕاستەن لێ کۆپیمان کرد بە ئاسانی ڕازەکە شتێک بە XXX بیکەلی کوان ڕاستەن دایدنێەوە دێتن مۆدەکە بخۆی دانرا فالەکە دانرا دەتێت دیسان دایبنیەوە یەکسەر کۆنفێرمی دەکەی و تاو بەس وەختی تودار نەنا یەکسەر دەستە ناوێ و تاو نووسینە نایەت تا هیچ لە مۆسەلی نەگۆڕە ئەو مۆدەکەمان دانا بۆ دوڕێگای مۆدەکەی دادنێ و بەس ئاگدار بە ئەوەی فلاشەکەش لێکەوە چونکە ئەگەر مۆدەکە لەسەر هاردی ئەوەش خۆش ڕشکرد بیتەوە مۆدەکە ناویار هەیە ئەوە تێخستبی یەکسەر مۆدەکە لە فلاش ڕادەکێشی دەبی ئەوش دەبینی هەتا گەپتی مۆدەکە ئیش نەکە ئەوەش ڕۆژ دەکەوە مۆدی سەر فلاشەکەش لا دەدەی لۆ حالیە چونکە تو تەماشاکە مەسەلەن مۆدەکە لەسەر ئەتاری ڕەش کردەوە لەسەر هاردی سەرەکی بەس لەسەر فلاشیار هەیە فلاشەکەش تێخستە هەنجینی گەمەکە ئیش پێ دەکاتن تەماشاکە ئەوە بەش بچینە فلاشەکەی ئەوەتانە ئەوتەوان هەیە لێرانە یەکسەر ئەتاری ڕایە کێشتن بۆ نمونە تەماشاکە ئەم لێرە ڕەشی یەکەمەوە ئەوە ڕەشمان کردەوە ئەو گەمە ئەوها ئیش دەکا و سکایریمەکە ئایش دەکات نازانم گەمەکانی کەش ئەوهانە یعنی مۆدی و دیڵسی لە فلاشیش وەردەگرن نازانم ئەوهایانە بچینە سەر سکایریم بەحەزەدا ئەوە گەمەکەمان ڕان کرد ئیش پێ کرد ئەوە تەوا دەدینی مۆدەکە ئیش دەکا کوو ئەم خۆ مۆدەکەم ڕەش کردووە لەسەر هالی بەس چیە گەمەکە لەسەر ئەوە ڕای دەکێشی لەسەر فلاشیش تەماشا کەستە فلاشەکەی لێ دەکەمەوە ئەها ئەو لێم کردەوە درێتن فایلە ڕەش بووە دەبی گەمەکەت ریستارت بکە ئەوە دیارەکە مۆدەکەی لە فلاش ڕاوەگرتێ کە بتوی ڕەشی کەوە دەبی لای فلاش ڕەش کرابیتەوە ئەوەی بزانە و هەشتانی بۆ زانین تاو ئەوەندە زیادە بوو ئەو بەشەی ئۆکەی بۆ جۆرە هات مۆدەکە لە بۆ یاریەکەدا دەنێ و هیوادارم چێژ لێبووین و زۆر سوپاس بۆ کاتەکەت